بۆ دایکم بیری نانەکەی دایک مەکەم، بیری قاوەکەی، بیری دەستی کاتێ ئیهێنا بە سەرما. ڕۆژ بە ڕۆژ مناڵی لە ناخما گەورە ئەبێ و عاشقی تەمەنی خۆمە بم، لەبەرەوەی ئەگەر بمرم شەرم لە ئەشکی دایک مەکەم. ئەگەر ڕۆژێ گەڕامەوە بمکە بە شاڵ بۆ برژانگی چاوەکانە، بە گژوجا ئێسقانەکانمدا پۆشە. خۆی پرۆسەی وەرگێڕان لە مێژووی هەر میللەتێکە بەڕاستی بۆتە پرۆژەیەکی گەورە بۆ بڵێن ڕێنیسانس، بۆ نەهزەی فەرهەنگی، لەبەرەوەی کە ئەو بەرخوردەی کە ئەو کەلتورە ئەیکا لەگەڵ کەلتورێکی پێشکەوتووە یا لەگەڵ کەلتوریشی بیانیە، ئەو بەرخوردە بێت تەمای ئاشنابوونی بە کۆمەڵێ ئەفکاری تازە، کۆمەڵە چەمشی تازە. ئەمانە هەمووی کاری خۆیانەکەن لە گۆڕینی بنەما فکریەکانی و حتا بنەما جەمالەکان ئێستاتیکیەکانی تاکە کەسی ئەو کەلتوری تر کە ئەو ئەدەبەیە ئەو کارە فکریانی بۆ تەرجەمە کراوە. لەبەرەوە ئەمە لایەنێکێتی، ینی لایەنی ئەوەی کە کاریگەری زۆر هەیە لەسەر وەکوتمان ڕێنیسانسی فکری و هی ئێستاتیکی ئەو کەلتورە و ئەو کۆمەلگایە. لایەنێکی تری بەڕاستی کاریگەری هەیە لەسەر زمان، یعنی وەرگێڕان ئەبێتە مایەی کرانەوەی زمانی ئەو میللەتەی کە تەرجەمەکەی بۆ ئەکرێ لە ئاست زمانەکانی ترە، و خۆی کرانەوەی زمانیش دیسانەوە بە معنای کرانەوەی کەلتوری دێ. ئاشنابوون بە کەلتورەکانی تری دنیا وا لەو کەلتورە ئەکا وردە وردە هەڵسێتەوە، وردە وردە گەشە بکا ببوژێتەوە، کەلتورێک بێ وردە وردە لە خلالی ناسینی بەرامبەرەوە ئەمیش زیاتر خۆی بناسێ. لێرەدا قسەیشی شاعیر و بیرمەندی گەورەی عەرەب ئەدۆنی سمبیرەکەوێتەوە کە ئەڵێ من کاتێک بڵین ڕامبۆم خوێنەوە بە فەڕەنسی، ئەنجە زیاتر گەورەی ئەبوو عەلای مەعەڕیم بۆ دەرکەوە. هەڵبەتە خۆی ئەدۆنیسی ژێشێک بۆ لەوانی کە جگە لە نووسین تەرجەماتی زۆریشی هەبووە. لێرەوە ئەگەینە ئەوەی کە ئەگەر ئێمە سەیری مێژووی میلەتان بکەین، لە حرەکاتی ڕێنیسانسی میلەتان بکەین، ئەبینین تەرجەمە دەورێکی زۆر زۆر کاریگەری بینیوە لە بەرەو پێشبردن و پێشخستنی کۆمەڵایەتی و فەرهەنگی و کەلتوری ئەو میلەتانە. ئەگەر ڕۆژێ گەڕامەوە بمکە بەدار بۆ ئاگری تەنورەکەت، بمکە بە تەناف بۆ جلەکانی خۆت لە سەربان، لەوەتەی لە دوعاکانە بێ بەشم، خۆم بۆ ڕاناگیرێ بە پێوە، پیر بووم دایە ئەستێرەکانی مناڵیم بۆ بێنەوە، تا لەگەڵ زەڕنە قوتەکانە بەرەو هێلانەی چاوەڕوانی تۆ بێم.